ئەفدەمە و هەمی دەمێن هەوا بخێر و خۆشی بیتن بینەرێن بادینان سات جارە کادی بە هەڤڕاگەهشتین ژی بوو خەلەکە کادی تر ji بەرنامێ دەربڕین بینەران لە وڵاتên cîhanê giringeka mezin didene dan emran ji hemî aliyan ve da ku jiyana wan wek û her kesekê din bîtin digel me bînerbin da ku bizanîn dana emir li Herêma Kurdistanê jiyana xwe çawa diborînin û heta çi raddeyê giringî bi wan dihête dan ji layê hikûmet û rexrawan ve. بەڕای تۆ تا چ ڕادەیە گرنگی بە ساڵچوان دەدرێت لە هەموو بوارەکان بەڵێ گرنگیدان ینی بە هەموو چی توێژەکانی کۆمەلگا بەتابەت بە ساڵە چۆن لەوانەیە لەو ئاستی پێویستانێتن ینی بەڕاستی بەداخۆ ینی گەشتنەوە ئاستێ ینی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی موسڵمانە ینی وجدانی مرۆڤەکان گەشتۆتە ئەوردەی جە قەیرانی دارای بێت و یان لەبەر هەرۆ کارێکی دی بێت وای هاتووەکە بەڵێن ڕۆڵەکان باوکەکانیان دایکەکانیانە فڕێ ئەدەبینە لە کوچە و کۆڵان و شەقەکان مەکان کەوتونە ئێستا من وەک خۆم گەنجێکم لەوانەیە کۆمەڵ معاناتم هەبێ کاتی من بۆ بازار ئەبینم کۆمەڵی ئافرەت کلێنسی لە پێش خۆی دانا گۆرەی لە پێش خۆی داناوە ئەمانە هەمووی بەڕاستی کۆمەڵە دیمەنانێکن بەڕاستی مرۆڤ وجدانی ئەجوڵێ مرۆڤ یەتە بریندار بوون بەڕاستی پێویستە حکومەت چارەسەر بۆ ئەو کەسانە دابنێت و ینی شوێنێکیان بۆ دابنێت و پێویستە ینی خزمەت بکرێن و ئەم جۆرە کەسانە گوناحن ینی لەسەر شۆستە و شەقامەکان بکەون و بەم حاڵەوە ینی ئەم دیمەنە ینی ئەم دیمەنە بریندارکەرە خەڵک ڕۆژانە بە چاوی خۆی ئەبینێتن بەڕاستی من زۆر ینی حکومەت بە بەرپرسیار ئەزانم حکومەت لە زۆربەی لایەنەکانی ژیان و خەڵکی فرامۆش کردووە هیوادارم پیرەکان فرامۆش نەکاتن چونکە پیرەکان وەکو مناڵێکیان لە هاتووە هەم لە ڕووی هەستەوە هەم لە ڕووی توانایان و نەتوانیان ماوە بتوانن کارێک وا بکەن و کە بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن و نا لە ڕووی هەستی شەوانەوە کەسێکی هێندە بێهێزن ئەگەر کاتێ لەسەر شەقامەکە لە دەرەوە بوون و خەڵکانێکی نەفس نزم هەیە بۆی هەیە ئەستیان بریندار بکات و ئازاریان بات و ئەمانە هەموو کۆمەڵە کێشانێکن کە ڕوبەڕووی بە ساڵەتوانە بنەوە لەم کۆمەلگای ئێمەیە. بەڕای تۆ لە کوردستان بە ساڵچوان پشتگوێ خراون؟ بەڵێ ئەوانەی کە باسم کرد هەمووی ئاماژە بن بۆ ئەوەی کە بە ساڵاتوان پشتگوێ خراون لەوانەیە نمونەیەکی کەمانێک ئەبین لە خەڵوەتەکانیان ینی ژیانیان بۆ دابین کراوە بەڵام زۆرانی کیشانە بینین لە شەقامەکان کەوتونە یان هیوا هەیە لە ماڵەوە ینی ئازار و ئەشکەنجە ئەدرێتن و لەلایەن کەسەکانی نزیکی خۆیان و جابووکەکەی بێت و با بڵێن زاواکەی بێت هەریەکی لە هۆکارەکانی تر ئیتر ئەم پیرە ڕۆژگارێک بوو کە گەنجێ خزمەتیە کرد و مناڵەکانی بەخێوە کرد و بەڵام بەداخۆ بینی ئەمڕۆ ینی ژیانی بە جۆرێک فرامۆش کراوە کە مرۆڤ بۆی ئێتە گریان. کارەکە چیە بەڕای تۆ ڕەحم دەدە لێوان دڵنیا ئەوە ینی پارە لە ئەمڕۆیە بۆتە سەرچاوی هەموو شتەکانەوە سیلێ ڕحم نەماوە خەڵکەکان بە ساڵ یەکتر نەبێنن زۆر بەلانەوە ئاساییە لە پێشترە خەڵکەکان ڕۆژە یەکتریان نەبینی بەوایان ئەزانێ ساڵێک یەکتریان نەبینەوە بەڵام لە ئێستا بە ساڵ یەکتریش نەبینن لەلایەن بۆتە شتێکی ئاسایی چونکە پارە بۆتە هەموو شتێک لەم ژیانەیە خەڵکی وایە سەی شەکاتن بەس بۆی ینی ژیانی خۆی دابین کاتە من لە ژیان قسەیەک ئەڵێم مرۆڤ لە ژیانی خۆی پێویستە سێ شت تێر بکە عەقڵ ورجی دامێنی بەڵام لە کۆمەلگای کوردیە ورگ و دامێنی تێر پێویستی بە تێربوونی عەقڵ زارن تەکەکە عەقلیان تێرە بەڵام بۆ تێکردنی دامێنی ور کاری بۆ ئەکەن. کاری ڕۆژانەی تۆ بژێوی ژیانە دابیت دەکات یاخود ئەگەر بماندنێ ئەویان لێمان زەفر نەکەن ئەرێ وڵای ئیم بەشم دەکا چکە کرێت چینی مامن بەس پیاوێ بەشی ناکە کرێت چیە و نەخۆشی هەیە و ناوەڵی عالم هەموو قوتی عالەمیان زەفت کردە نادەن نەخۆ ئەرێ وڵای ئی منەکە هەمومان جێ بمدەنێ ئی من بەشم دەکا درۆژ ناکەم لەسەر هیچ برن خوشی بەڕێز ئەم مەسەلە پیاوەیە نەخۆشە چیوایەیە دەی باتە هەندەران دەی باتە وێندەرێ بە خودای بەشی ناکە. تو وەک بە ساڵ چۆیەک حکوومەت وەک پێویست هاوکاری کردو یاخود نا؟ وەڵڵاهی ناوەڵڵا هاوکاری نەکردیمە بەس ئەوەندی کردبم بە ڕەنج و شانی خۆم بەشێ خۆم کردیە بەس چارێکی ئەوی ئەمە لۆیم کردێ لۆ منی نەکردیە نا. لە عێراق بەسەڵاتچوو قیمەتی نییە ئیختخوا لە بۆ حکوومەتەی هەر هەمویان نەک هەر هەموو حیزبە کوردستان هەمویان خۆ عیب نییە اختیار بچی جغارێ فرۆشیان پاکەت فرۆشی لەو عێراقی حیسەی هەیە حیسە لە نەفتی ئەمە مادەم نەفتمانەیە وەڵڵاه دەبای بە 6 مانجی خەڵک ناوماری بگۆڕی بای بەس حکوومەتەکە چاوی پێجێ پێوەنی یعنی ئێستا تو هەتاوەری لە تەلەڤیزیۆنی دەمبینی جێم ناداتە قسەکەی من ئەگەر جێ بداتە قسەکەی بە دەرێ کاکە وەزعی خەڵکی چاکەیت ئەو قەیرانە نەک بە پارتی و بەیەکێتی بە هەموو حیزبەکان چانابی فەرموو زەلامە چیوەشی من ڕۆژات تاواری بگەڕێن ئیشیش نییە کاسبینێ وەرە فەرمودە وەرە کاسبیەکەم لۆ ببینەوە ئێ چ بکەیت
ژارێکی خۆشی ئەو حکوومەتە بەخۆی دابچیتەوە چارەسەری کێشەکەی بکاتن خەڵکی خەڵک هەموو بێپارەیە فەقیر بێپارەیە ئەوە کارەکەی چیە؟ هەمووی لەبەرەویە پارتی لەبەویە یەشێتی لەبەویە گۆڕان لەبەویە حیزبەکە هەمووی بەس دایان ملەتەکە دەمربی ئێوە دەمریش بوو خلاص خۆ پەڕی لێ بکاتن ئەتوما ئێستا کابرا اقتیداری نییە لە مارێ 10 دینار بیتە دەری پەڕی لێ دەکات پەر هەر هەمووی دەوێ خەڵکەکە دەمربی لەو ڕۆژ دەمر چی ملەت چی بکە ملەتی فەقیر چ بکە چ بکە دەی ملەت هەر ئەو های کردی حکوومەت بەسەدا بڕوە انتخاباتێک دێ یاڵە بڕۆن دەنگت بە مندا پاش سا ڕۆژ دی دەری حکوومەتەش سەر بەخۆ ئەدی کو ئامادە بچم پەنجە مۆریۆ بکەم بە قوڕا و پەنجەی دەبڕم وەڵڵا ئەو پەنجە شادەی دەبڕم کە شادەی پێدەین ئەو جار ئەوها بکەم خۆ زدی حکوومەتەکەش نیمەها بەس نابی دەبی خەڵک بژی هەموو کەسێک معاشیەبی هەموو کەسێک بژی یعنی ئەوە ژیانە تخواوە خەڵک تێدا پیاو هێت 4 دیناری نییە یعنی ئەوە ژیان ئەمە شەو ڕۆژغار دەغات یاڵە خۆشی ببینە خۆشی بینە خۆشی چ ببینی کاری ڕۆژانی تۆ بژێوی ژیانی دابین دەکات یاخودنا بەڵێ دابین دەکات چکە ئێستا هەرچی کاسبی بکاتن یعنی بە تەواوی بکاتن هەیە بەشی ژیانی هیمە دەکاتن بڵێ چەند لە کەسن لە ماڵ بەخۆیان ما لە ماڵی 8 کەسی بەڵێ بەس تو بووان کار دەکەی بەڵێ بەس من کار دەکەم لە ماڵ بەڕای تۆ حکوومەت وەک پێویست گرنگی بە ساڵچوواندایە یاخودنا بە خودای گرنگجیدایە بەس یعنی ئەو هانە بە تەواویش نییە یعنی بێ تەواو 100% نییە گرنجیشیدایە بە گەنجان چی بکرێت بووان بە خودای ئێستا کاما تووشی قەیرانیەوەی لەبەر ئەو شەڕی ناتانی هیچ قسەکی بکەین دەرێ شەڕە یعنی کە گوتی شەڕە هیچ قسە لۆ نایەتن چبرێ پێش شەڕ هەر بەسوان هەر نەبوون بەخوای هەبوو بەس باش بوو یعنی لە چاو ئێستا باشتر بوو یعنی وەزعی بژێوی خەرک زۆر باش بوو کەس کاسبی نەدەکرد کاسبی یعنی فشەی بە کاسبیدا چکام و معاش خۆر مۆزەف بوو ئێستا ئیمە کوردستان سەتا تقریبا 90 مۆزەفە کە مۆزەفیش بیتە منەتی باوەی نییە کە حکوومەت یارمەتی دەدایان نادا ئێستا لەوەتیەوە بۆ 2 سارە تووشی ئەو ماهانەتەی بووینە تووشی داعاش بووینە خەڵکەکە بێزار بووە نەیدی تێت چکە ئێستا شەڕ هەیە لە دەوڵەتان فێر بووینە گیان لێ نییە ژیانی خۆیان دەزان کووە ئەموری خۆیان ئێستا وەچی فەڵەستینەوە چەند سارە لەو ژیانەیدا کەس باسیشیان ناکات چکە فێر بووینە لێ ڕاتینە ئێستامە لە کوردستان لەخوای بە زیادبی مادەم ژیانمان لەوەی تامینە لە تەقینەوە و لەو شتانە دوورین لە ئێستا لە هەولێرێ یەک شوبات کە کرا پاش 20 ڕۆژی کەس نەدۆرا بێتە بازاڕش ئێستا لەو شارانەی عراق دەکرێت گیان لێ نیست بین عالم دەستۆزەیشێ کاری ڕۆژانەی تۆ بژێوی ژیانی دابین دەکات یاخودنا ناوەڵات ئەوە ژیانێ مە تێدانە ژیانی هەمووی ئەو میلەتی کورد هەر ژیانی نەکرد ژیان بی هەتا ساحێبی ئەو کوردەی بین حارمان لەو حارەی ناخۆشترە بی ئەڵمان چۆنە وەڵڵا حارمان لە هەندەی ناخۆشتر نییە کابرێ مارومداری خۆ پێ بەڕێ ناچی هەرێ بەخۆیەوە ژیان نییە مە تێدانە ژیانەکی پاشکەوتوینە زۆر ئەرێ وەڵا نە ژیانە کوڕە پیاوەی مارومداری خۆی پێ بەڕێ ناچی کارە چێت تو لێرە بەرێ کارە چێت تو لێرە دەکەیت وڵا کاری ئەو شین بالی دەفرۆشم لە ساری هەشتاوە لێرەمە ئەرێ وڵای ژیان و ژیانەی دوکانەوە لە دەرەخانی دوکانیان لێ تێکدای دوکانیانمان لەو بازاڕی دانێ لە خۆیان بوو دوکانی باشیان دانی ئەوی فەقیری بکەتەوە سەر زادەی حکوومەت وەکو پێویست گرنگی بە ساڵچوواندایە یاخودنا ناوەڵە ئەگەر لۆی ڕێکەوی هەر ئەمفالیان دەکا هەرێ وەڵە وڵای بەڕایم نەهۆیە ژیانەکە دەبینە پێساوە وڵات چی بکرێت چی چاکە بکرێت لۆ میلەتێ بەس کەس نایکە هەر بە قسەیە هەر کۆبوونەوەی دەکەن دەرێ پێم وایە چی لاتەوە بەس بەحسی خۆیان دەکەنەوە پێم وایە چییە پێم وایە بەسەر چوندی وبرین پێم وایە کۆبوونەوە ئەو هەبوو هەموو کەس بڕۆ سیقەی پێ نەمای بۆ کوردێک قەت نەمایە وڵای سیقم بە هیچ بۆ کوردەی نەمایە
کاری ڕۆژانەی تۆ بژێوی ژیانت دابین دەکات یاخودنا وەڵاهی خوشتی بەڕێز ئەگەر لەو بارەی لە مسوال دەکەی لە بەیانەوە ئەم لێرەمە دانیشت و معاشادا فڕکشن سەفتاحم لێ نەکردووە و دوێنش هەتا دوێنش مەسەرەن کە دوێنش شتم خۆشتۆ چار پارچە مۆسەر هەبازە کابرا گێڕاوێتەوە لەبەر ئەوەی بار بژێوی ژیان خەڵک زۆر تاڵ بووە هیچی نییە هەتا ئێوارە هەوڵ دەدا بەخوا هیچ پێ نابڕێ هیچ چیز ناوەڵی لە بەیانەوە سەفتاحم لێ نەکردو پێم نەبڕاوە جەبار باسی چت بکەم ناوەڵا تۆ لێرە چێت والله من أقام صلي دينا مذكر مدافروش مو يكاك ديش تشيل ذكر مو يا قام صلي برادران دينا مدادنا مذكر مدافروش مو أول شيء أنا أحاله كمان أو جا حتى عوار دوار لبياني وصفتح شيء لم نكدو لا والله تو وەک بە ساڵ چۆیەک حکوومەت وەک پێویست هاوکاری کردو یاخودنا والله هاوکاری چییە هاوکاری ئەو نەک هاوکاری من خوا دەکە هاوکاری ئەو کەسانە کە دەکا لاقیان نییە دەستیان نییە ماریان نییە ژیانیان نییە حاریان نییە با هاوکاری وام بکە هەتا ڕادێک ئێستا من باشتر مەسەڵەن کە دێم هەوڵ دەدەم لێرە دەستوڕێمەوە لەوانەیە لاقم هەیە دەستم هێشتەش بێ بەڵام ئەوانەی کە لێکەوتنی با بچێ یارمەتی وان بدە یارمەتی مام نەدا ئەوانە هەموو هاوار دەکەن هەتا ئێستا هەیە کرێت چییە باڕای دەبێ جیرانی منە کرێت چییە خانووەکە دەری دەکەن تااقەت نییە پارەکەی بداتەوە کە کرێچێتەکەی پارەی کرێەکەی بدا ئەوە وڵاتی بکەین ئەو عالمە با بۆ خۆی هەمووی بڵێ کاکە بوو وایە نەک بە من بەتەنێ بە من پێک نا بڵێ مەرە کاکە ئەوها بەس بەتەنێ ئەمن ناڕزای دەڕۆم حەقی وا میلەتەکە هەمووی بڵێ کاکە وەرن یارمەتی ئەو فەقیر و هەژارم دێ بۆ عالەمە لەو نەدامەتی ڕزگاری بێ بۆ خەڵک ئەوە بێدەنگە بەڕایت جا خەڵۆچی هەمووی هەر ئێستا ئیوە هەی پێی باخ پێی ناخۆشە کە باسعەکە دەکەی هەر پێی ناخۆشە کە باس بۆ ناخۆشە جان لەبەر ئەوەی کە دەڵێ ناخۆشە دەڵێ باسی مەکە ناوێرێ بۆ ناوێری کات شتا حەقەکەی بڵێ ئەوی حەق بوو بیرێ ئەوی ناقش مەیلێ ناوەڵ ئەوە تا چرادای گرنگی بە بەسات چوان دەدرێت لە هەموو بوارەکان لە کوردستان بە حکمی ئەوەی کە سیستەمێکی وانە کە گرنگی بە هیچ چیرەکانی کۆمەڵ بدرێتن بە تایبەتی بە ساڵە چوان بۆ نمونە لە ئەوروپا بە ساڵە چوان کۆمەڵێک امتیازاتیان هەیە چاکترین خانوویان لە ناوەندی بازار بۆ دەکرێت بۆی بە ئاسانی بگەنە هەموو شوێنێک قاندرمەی ڕێکوپێک جلشۆری معاش تەقاعدی دوو زۆر تەقاعدی هەیە ئەوەی کە خزمەتی هەبی ئەوەی خزمەتیشی نەبی ئەوانە هەمووی هەیە 50 ساڵ بەسەرەوە پڵس ینی 50 زائید ئەوانە هەمویان دەچنە خانەی بە ساڵات چوان لە بەروی نزیک دەبنەوە لە تەقاعدی هەمویان ئەوانە زۆرێک لە خزمەت و زۆرێک امتیازاتی زۆر گرنگیان هەیە لە کوردستان شتیوان نییە بەس هیوادارین بتوانێەوە بکرێ بۆ نمونە لێرە دار ڕعای قاسرین یان ڕعای اجتماعی ئەو خانوانە هەیە ئەوانە هیچیان ئەو شوێنە نین کە بتوانێ خزمەتی پیر بکە بۆ نییە یەکەم ئەو شوێنانە دەبێت تۆ چەند امتیازاتێک بدەیت بە پیر یەک لەوانە ئەوانەی کە پەککەوتون پەککەوتەکان پێویستە ڕعای سەحیشی لەگەڵ بێ مثلا ناتوانێت جوولە بکە ئەوە دەبێت بشورێ قەلەوێرەی بەسلینجی هەبێ هەڵی گرێ هەموو ڕۆژێ خاوینی کاتەوە بۆ ئەوانەی کە تەمەنیان باشە و دەتوانن بزولێنەوە بسوڕێنەوە جۆرێککە لەوانەیە دەبێت خانوویان بۆ بکرێت ژوورەکە سوید بێ لەوانەیە ژوورێکی خەوتن و مەطبەخ و شتیوایتیا بێ هەر یەکە و لەوانە دوو دەبێ ئەوانە کۆمەڵک شتی تر سەفراتیان پێ بگرێ گەڕانیان پێ بکرێ بەڵام لێرە باوەڕاکەم لێرە کە پیری ئەمە دەبێتە پیری ڕاست بۆ مزگەوت و بۆ قەبر و شانە لێوێ وانە پیر دایمەن دەگەڕێت نە سەیران دەیبێنە فەکێشن ئەوانە هەمووی دەوری خۆی هەیە کەلتور ئەمە ناتوانین ئەو کەلتوری کە لە ئەوروپا هەیە لە کەلتوری ئێرەشیەک لە مشکلە هەرە گەورەکان کە ناتوانێت لێرە ئەوانە بکرێ کوڕێک ناتوانێت باوکی خۆی بنێرێتە داڕێعای عیبە چۆن دەبێت باوکم بچێتە داڕێعایە تۆ کوڕی منی و کوڕی گەورەیان کچی چۆن دەبێت مناڵەکەت باوک بنێرێ ئەوەش یەک لەو کەلتورانەیە ڕێگا ناداتن خەڵک داڕێعایی چاکە بێ بۆ پیر بەڵام ئەو کەسە تەنها بۆ بێکەسەکانە ئەوە یەک لە مشکل لە ئەوروپا بەعکسەوەیە بۆ بە کەس و بێکەس کابرا لەوانەیە کابراایکی میلیۆنێر بێ خانوەکەی خۆی دەفرۆشێ دەچێت لەگەڵ پیرەکان دەبێ هاوتەمەنی خۆی و خۆشترین ژیان دەبات سرێ ئەوە فەرقەکانە فەرقی کەلتوریش یەک لە سەبەبەکانە کە ڕێگا نادا تۆ وەکو ئەوروپا بتوانێت هەموو شتێک بۆ خەڵک بکەین لە کوردستان چی بکرێت بۆ ئەوەی بە ساڵچوان وەک وڵاتانی تر ژیانێکی خۆشیان هەبیتن بەتایبەتی لە کوردستان یەک دەبێ بە ساڵات چوان سوسیال هەبێ ژیانیان تەمین بکرێت لە ڕووی مادیەوە مینیمەم لۆنیان بۆ بڕێتەوە بەلانی کەم دوو ئەو شوێنانەی هەیە مەسەلا وەکو ئەو شوێنی تایبەتە بێ وەکو فندقێک بە تایبەت بێ بەوان ینی پیر نەک هەر ئەوە بێ خانوێکی بۆ بگری و دوو کەس خزمەتی بکەنا کۆمەڵێک وەکو باسم کردی هەر یەکە و بەپێی توانای ئەو شخص پیر ئەوەی کە پیرە ئەوەی پەچ کەوتووە هەر یەکە و لەوانە تایبەتمەندیەکان ڕەچاو بکرێکە ئەو پیرە چ شتێکی دەوێ
ئەوەکەی ترسی دەوێ هەر لەوانە شتێکە هەیە نەخۆشە ناتوانێت زوو لە دوای ئێمە دەبێت ئیش لەسەر کەلتوریش بگەن وا بکەین کە کەلتوری ئێمە بێتە کەلتور لە باتی دەمزگەوت دروستکەین لە هەر کۆڵانێک مزگەوتێک دروست دەکەی ئیتر خێرە خۆ مزگەوت دروستکردن خێرە بەڵام دروستکردنی بینایەکی جوان و خزمەتکردنی پیر و پەکەوتش هەر خێرە تۆ بینایەک دروستکە بە 100 فەقیر تێیدا بخەوێ نەک 100 فەقیر نوێژی تێدا بکە مزگەوتە ئێساکە دەبینی لە هەر کیلۆمەتر لە بینی کەمترین لە مەسافەی کیلۆمەتر 3 مزگەوت 4 مزگەوت هەیە دەکرێ دوو مزگەوت بێ دوو دار ڕێعایش بێ هەر خێرە وەنی ئەو پارەی لە مزگەوت سەرف دەکرێت کارەبا و ئاو بەتانی و هەموو شتانی دەتوانانی پێ بکری بۆ دارڕێعایەک دەکرێت هەر ئەوە وەکو کەلتور ئەوانە بکرێت شتێکی میمە هاوکاری حکوومەتیش دەکرێت ئەرچی حکوومەتیش ئەو موەساتە دەوڵەمەتان دەتوان شتی وا بکەن تا چ ڕادەیە گرنگی بە ساڵچوان دەدرێت لە هەموو بوارەکان ئەوەندەی ئەم بزانم حکوومەت ئەوەندەی هاوکاری بە ساڵاتوانی دەکرد و معاشی لە بۆ بڕینەوە ئێستا معاشەکەشی کەم کردیتەوە و کەمتریش یارمەتیان دەداتن چی بکرێتن بۆ ئەوەی بە ساڵچوان وەک وڵاتانی تر ژیانێکی خۆشیان هەبیتن وەڵای ئەوەی لە بۆیان بکرێت کەمە یعنی چیان لە بۆ نەکرێ بە ساڵات و چەندی لە بۆی بکرێ هێشتا هەر کەمە هیوادارم حکوومەت لەمە دووە ئەوەی باشە لە بۆیان بکاتن هەر نەگلۆی یعنی ژیانش خۆش ببەنە سەر بۆ هەموو هاوڵاتیەک ئێستا ئەو ژیانەی ئەم تێدای نەخۆشە یان خۆشە بەس ئەگەر حکوومەت لێ دگەڕێ یعنی ئەگە حکوومەت یارمەتیت بدا ئەگە ئێستا حکوومەت یارمەتی مۆزەفی بدا معاشی بدا ژیانی مۆزەفی بەمەوەش پەیوەستە ئەگەر مۆزەف معاشی هەبی ئەمەش بازارمان دەبیتن ئەمەش ئەشیامان دەفرۆشێ کاری ڕۆژانی تۆ بژێ و ژیانت دابین دکات یاخود نا بە خودای ئێستا بازارەکە زۆر زۆر دابەزیە یعنی هیچ بژێ و ژیان دابین ناکرێ لەبەرەوەی ڕۆژیان ئێستا من بای دوو وەرەقە دەفەشم ڕاستە کرێم نیە و حکوومەت ئێرەی دایمێ لە خۆم شتی کەسابەت لێ بکەم بەزم بەخۆم دوو عالەم هەیە ساحیبی دەنەفس خێزانیمە دوو وەرەقە 6,000 خێرم 25 زەدە شاگرد دەی دەدەمە مەغزن یعنی چی وەم لۆ نامێنێتەوە ناتانم پێ بەڕێ بچم ئەگەر وڵای الحەمدلله خانەوەمە ئەگە خانی خۆم نەبی بڕاستی ژیان ئێستا زۆر زەحمەتە خاستن لۆ کابراایەکی بەتەمەن داچوبی زۆر زۆر زەحمەتە بژێوی ژیانی پێ دەربچی لازمە حکوومەت بە زووترین کات دانیشتنەکی لە پەرلەمان ڕێک بخا لەگەر هەموو عزبەکان وەکی برایان یعنی باری ئەو ملەتەی ڕاستکەنەوە چکە ملەت لە ئاخی دەرەجە سفری لایە وەڵی نەفەردێتە ئێرە سوندی دەخۆ دەرێ پارێک ڕیمم پێ نییە پێ بچمەوە یعنی ئەمە دەبیت لە عیسەی خۆم لە قازانجی خۆم بە مای خۆی بدەمێ زگم پێی دەستێ یان دەرێم کاکە بە بەپارەی مەدە مادەم پارەت پێنیە دێ نفسیەتم قوبور ناکەت بخۆ بۆ تەمانەی لە جادێکە سابەت بکەی ئەمنیش بەلاشم ناوێ ئەجا بەڕاستی ئەگە حکوومەت هەرچەند زوو کار ئاسانی لە ئەو ملەتەی بکە خاستن لۆ بەتەمان ئەوانەی بەتەمەند داچنێ لە پاش سلی تااقەتی یان نمایە یعنی زۆربەی خەڵک ئەگە ئەوها بڕوە تووشی ئەحساب دەبی وەک بە ساڵچۆیەک حکوومەت وەک پێویست هاوکاری کردو یاخود نا ئەمن هیچ معاشەکەم نییە لە هیچ حکوومەتی هەتا ئێستا بەس خی گەورە تااقەت و هێزی دایمێ کە سابەت لە خۆم دەکەم بەخوا سێ کوڕم دوم ژنم لە هینەیە ئەوە هەردوو ژنم لە هینەیە سێ کچم بمێردە 1 کیلۆ شەکریشم لە حکوومەتی وەرنەگرتێ بەیاگەشیان بڕیە بەس الحەمدولله خی گەورە ئێستا دایم پشت و توانەی بەخوای بەقوت بی خی گەورە ڕسقی مێرستانیشدا ڕستان بەس بەڕاستی ئەوەی ئێستا لۆ کورت ڕخسایە لۆ هیچ کەسەکی ڕۆنەخسایە ئەگەر بێت و ئەو جارە بە سووترین کات بە خۆیان دانەچنەوە ملت عاری زۆر پەریشانە بەڕاستی زەحمەت هیچنی ملت تەعاملی ئەو وەزعی بکە چکە ئێستا من بێم لە سوێنێتی وەرە هیچ نەفرۆشم قەرداری عالەمێ مە دوو دەفتەر کابرا داهای پارەم لێ دەکات مەجبورم دەی بچم خانی بفرۆشم یان سیارەم بفرۆشم ئەوە ئەوم فرۆش ئەگە ئەو قەیرانە هەر ئەوابی وای لێ دەخانی سیارەکەش نابی معنای ئەگە من ژیانم لێ تێکچی دەستەڵاتی ژیانی لێ تێک دەچی چکە چی ئەوانەی هینایتە سەحکوم ملت ئەگە ملت عاری خۆش نەبی ملەتیش بۆوان ڕازی نییە ئەرە پێ خۆشحاڵم
بەڕای تۆ حکوومەت وەک پێویست گرنگی بە ساڵ چۆندایە یاخەنە کورە ناوەڵە هیچ گرنگی چیدایە ناوەڵی چی نەدایە چیدایە هەمنەوە 50 ساڵە ئیش دەکەم ئێستا عارەبانەشم پێ ناکرێت عارەبانەش بچم عارەبانە بکەم هیچم دەدەنێ بەدەستی خۆمیشم کولێت تڕمێلم و بێستا هیچم نییە تڕمبێلم فرۆش هەموو شتم فرۆشت لەخوای بەزیاد بێ چەند کەسن لە ماڵێ لە مارێ 9 کەسین ئارێەوە ئیشکەریژەم لە مەنیژوە لە بن دیوارە دانیشتیمە لەخوای بەزیاد بێ ئەوانی هەموو تەلەبەنە و دەخین و بە پارەوە تۆ ئیش دکەی ئەمن ئیشکەرەکە ئەمنم ئەوی ئیشکەرە ئەمنم ئەو کارێت تۆ دکەی بژێوی ژیانت دابین دەکات یاخۆت وڵا بالی فۆ بەتانیە بەسەر چاومدا دەمات ڕۆژێت تا ئێوارێ ئیشەکەم ئەوەیە کە حکومەتی هێشتیە چ بکەین لە بەتانی زیاتر چ بکەین یەکە لەخوای بەزیاد بێ نەفت ناڕوە نەفت دەرێ نەفت بڕوە باش دەبێ ویشت نەفت ناڕوە کە نەفت بڕوە ئیشەڵا باش دەبێ ساعت چەند هەیە لێرە وەڵا دێمێرا و میعادی لە بن بەتانی هەستام دێمێرە پیاسەشی دەکەم هیچ نییە کە پیاسە تا بەکەیت بخۆم لەوانەیە پاشی ماوەچکە شێتیش بین لە کۆرانەکانیش بگەڕێنەوە هابێ ئیشەڵا لە کۆرانەکان دەگەڕێن گرنگی بە ساڵ چۆندایە وەک پێویست بخير بين 6 ساعة من بيشتي والله تقريبا يعني أقلاني عقبتي بقول لاني عقبتي بايوي اهتمام بداية شو كان مركز اشتواء اللي بوكر ثو أوشطانا هي يعني بس لو خلشيش هي بس لا شو هي يعني إيش دكا براسي يعني هي بأول متاثر دمي يعني لو تمني أقرب جياني باجبي وبزانم أويناك إيشيناك أو زي إنساني وأجر حكومتها تنسيان لبوبكا هشتي باشيان لبوبكاش نهار كامل سكوا وأنا بتمنى أوينية إيشيبكا يعني أنا يوين الريزة مجرينا إيشيبكا أنا حكومة لن بارا تشيبكتن بوان والله أتمنى تن دز مركز اشتوان هي لبويان زياتر بكن راتبة كان لبوب برنو يعني هذا ناوەڵە ڕۆژێ 5,000 ڕۆژێ چنیە ڕۆژێ 10,000 ئەوەیە دابینی چێ ناوەڵە ئەو بێکاریە و واملمان دایتە ئەوەی ئیشکار نییە و کاسبین مەژنیە و ئەوەیە و بێکاریە نەکو ناوەڵە دابین ناکەوە ئەوێ دا گۆپارە چێکردنیان دەفرۆشینەوە یان قسەی بەجێکردن دەکرێت فرۆشینەوە ئەگەر 1000مان پێ بڕەکە ناپا پارەی خۆی دەفرۆشینەوە بژێوی ژیانی چێ لە سبەنێ دەیان تا ئێوارێ هەر ڕۆژاواکردنەکە هیچکە نییە ناوەڵە تو وەکو بە ساڵ چۆیەک حکوومەت وەک پێویست هاوکاری کردو یاخودنا ناوەڵە هاوکاری هیچی نەکردینە مەعاشەکەشمان ناداتی تەقاوێتی پێشمەرگەمە ناوەڵە وەڵا داوامانەیە ئەو گرامانە ڕاست بیتن و ئەو شتانەمان لۆ دابین کاتر هەممانجێماداتی ئەوی نەیداوە حەقەیدی نییە ئەگەر تاخیریش بوو بەس ئەوەکەیت کە بمانداتی لە بەڕا تاخیرمان دەکا داوامان چیت کە نییە بەڕای تۆ تا چرادای گرنگی بە ساڵ چوان دەدرێت لە هەموو بوارەکان والله هیچ گرنگێکیان پێ نەدرایە یعنی ئەوەتە لە سبەنێتە هێواری ئەلێرانە تۆرکەی دەینی دەچیتن ئەو ئاقارەی 5,000 دینار ئیسیفادەی نییە عمری تەمانی 70 ساڵە بەسەوە ئێستا توی تۆ دنا لێرە بۆ ئەو اختیارە تەسویرکەوە ئەوە تەسویرکە ئەو عەمباری دەکات سبەنێتە هێواری 10,000 دیناریش ناکە والله ئەوزە هیچ لە دەسەڵاتی مەدانیە ئەمە برێنچێ ئەوە یعنی دەسەڵاتی حکوومەت پرسانە چی بکرێت بۆ ژیانیان خۆشتر بیت وڵاتان ژیانیان دابین بکرێ ینی موچەکیان لۆ ببڕێتەوە بەبی ئەو ئیشانە نەکەن مامشو لێ تەلڤێرە چییە؟ والله كاسبي ذيك اشياء دفوش ساعت چەند هەیە فێرە؟ ساعة حافظ حياة شاشة باره حياة شاشة باره يعني بچه ماندالانه و خانی کره و جباری هم اشتک کەسێک دینین الماڵ هاریتە بکەتن؟ والله كرك هاي بس اوج اشتك كاس نير ازو كرك تاني اشتك تو کوڕێ خۆ بتنێ؟ اري وماندال عائلة هاي بس يعني ام دو شخص اشتك هەڵکێکی vەی مام؟ عفرين رجاوا ها؟ یانا وە چاوە لێرە بڕێڤەت چیتن؟ الحمد لله دماشي باش کاری ڕۆژانی تۆ بژێوی ژیانت دابین دەکەت؟ والله عندك روج دابين دكا عندك روج جنا دابين نابي ساعت چەند هەیە کاری لێرە؟
تا سعات 6 لێرە دەبێت بەڵێ سعات 6 دەڕۆین بۆ گومرگ 6 دەڕۆین تا 6 لێرە دەبین 6 و نیو چاوە بەڕێوە دەچیت عیبین هەندێک ڕۆژ عیبینی و هەندێک ڕۆژ عیبیەیە تو ساعت چەند تەیە لێرە؟ ئەم پاشی ساعت 6 دێم یعنی ئانێژی دەکەمەوە دەدەیمە دەبتە 6 و نیو ئەو هالا هاف تا ساعت چەند لێرە دەمێنی؟ وڵای هەتا ئیشای لێرە دەبم نوێژ شار دەکەمەوە دەدەڕۆم ئەو کارەی تۆ دەکەی بژێوی ژیانی دابین دەکات یاخود ئێستا نەخێر یعنی کرێی دوکانەکە لە جیرفانی خۆمان دەدەین ئێستا قەیرانە و عالەم یعنی ئەوەی نییە بێشتی بکڕی پارەی نییە کە کابرا پارەی نەبوو بەچ بکڕی تۆ وەک بە ساڵچۆیەک حکوومەت وەک پێویست هاوکاری کردو یاخودنا؟ ناوەڵ ئەمامە دوکان دن یعنی خۆمە معاشخۆرنینە هەتا برێن ئێدۆ تەقاعدێکمێ 220 مانگ سێمانگ وەرناگرین ئارێ وەڵا وڵی حکومەت طبعا ئەو تەقسیر ناگە لە توانای بی ئەگەم ئەو خەرکە معاشی خۆی وەربگری هەمووی معنای بژێەوە کە بە ئەم باش دەبی مەسە ئیشیمەش باش دەبی بەس کابرا هەرێکە بێت زان ماسە چ بگە پارە لە گیرفایی نەبی دەستەکەی چ بکە بچ بکڕیتەوە لێرە ژێبینەرێن بەرنامێ دەربڕین گەهشتینە دومەهۆیکا خەلەکا vê heftiyê ta heftiyeka dî û babetekî dî ji bernamê derbirin bimînin şad xatira hewa.